ئەمن یەک بەخۆم زۆر بەکەمی جێ لە گۆرەیان ڕادەگرم بە زیاتر جێ لە سوورە دینەکان وەکو سامی یوسف و ماهرزێن ئەوانە یعنی دروستە حەڵاڵە یان حەرامە قوربانگیان کەلام و هینەکانیان وشەکانیان حەڵاڵە مادام قسەی نەشیاویتیانە بەڵام مصاحبیە بە تەپڵ و بە گۆرانی بە مۆسیقا و شتانە دروست نییەوانە زۆربیان مۆسیقا و تەپڵی لەگەرە بەس یعنی ئەوانە هەر حەرامە سەیری کە براشەینەکەمە زای چۆنە ئەگەر تۆ بە دوای خۆشییا بگەڕێی بە دوای بەدیلی باشا بگەڕێی ئەوەنە بەدیلی جوانمان هەیە ئەوەنە بەدیلی جوانمان هەیە یعنی من نازانم یعنی کامە نازانم ینی سەیریکە کاکە گیانەمە خۆ هیچ مۆسیقایەکی لەگەڵا نییە باشە ئەمە ئەو ڕیکلامە لاچێ قوربانگیان بە ئەمە ئاهاتی بەشەری ذكرينا يا بقايا الأمس فينا ما أقسى الحنينا زادنا الشوق أنينا حدثينا ما لها الجدران خرسا هل ترى تجفو وتنسى غربة الأرواح ذكرينا يا بقايا واضح قوربانگیان کەواتە ئەگەر تۆ بە دوای بەدیلی شەرعیە بگەڕی ئەوە بەدیلی شەرعیمان زۆرە یعنی ئیتر ما لا تعد ولا تحصى ڕاست وای قوربانگیان اینجا تۆ سیر کە بزانە زیانەکانی مۆسیقا بۆ دڵ و دەروون چییە قوربانگیان هەر بخۆم لە دوی گەڕایمە مامۆستا دەرێن ئەو لەرە لەرەی کە لە مۆسیقای دەردەچی لۆ نەک لۆ مێشک ئەسڵەن لۆ ئێسکی بەشەری زۆر خەتەرە قوربانگیانی یەک سەریکە یەک لەو سلبیاتانەی کەوا مۆسیقا لەسەر دڵ و دەرونی ئینسان دروستیەکە خەمۆکیە باوەڕتە بێت یعنی وا سەریکە یعنی کارێک ئەکات یعنی وات لێکات هۆگری خۆی دەکات بەبێ ئەو بێتاقەت ئەبێت ئەمەش بۆ خۆی موسیبەتە یعنی تۆ ئەگەر ئەو نەبوو باشە ئەو نەبوو بێتاقەتە بی جاکاکە خۆ هەموو کاتی ئەو دەست ناکەوێت اینجا جاری وا هەیە لەگەڵ بوونی ئەوە کێشەکان بۆ زیادە بێ ناتوانانی بیرکەیتەوە حەلێک بۆ کێشەکانت دابریت